هونەرمەندی زۆر باشی تێدا ئەکتەری زۆر باشی تێدا لەم هەفتەیە لەدایک بوون سەرەتاش لە جاکی چان دەست پێ دەکەم جاکی چان لە هەفتی 1954 لەدایک بووە تەمەنی بۆ 69 ساڵ ئەم هەفتەیە ڕۆژبوونی بوو ڕەسڵ کڕۆ بە هەمان شێوە تەمەنی بۆ 59 ساڵ فرانسیس فۆرد کۆپڵا دەرهێنەری فیلمی گادفادر لەم هەفتەیە ڕۆژبوونی بوو تەمەنی بووە 84 ساڵ ئێدی مەرفی تەمەنی بۆ 62 ساڵ لەم هەفتەیە ئەکتەرێکی بواری کۆمیدیایە چێکە لە ئەکتەر دڵخوازەکانم ئالێک باڵدوین لەم هەفتەیە ڕۆژبوونی بوو تەمەنی بۆ 65 ساڵ ئالێک باڵدوین ئەو ئەکتەرەیە لە ساڵی ڕابردوو کەوا ڕووداوی تەقەکردنەکەی بەسەرداهات بەهۆی هەڵەیەکەوە سینماتۆگرافەرێکی بە هەڵە کوشت لە کاتی تەسویرکرد و وێنەگرتنی فیلمێک پێدرۆ پاسکال ئەستێرەیەکی نوێی هۆلیوودا هەرچەندە تەمەنی گەورەیە بەڵام ئەستێرەیەکی نوێیە لەم هەفتەیە ڕۆژبوونی بوو تەمەنی بووە 48 ساڵ هیگۆ ویڤینگ ئەو ئەکتەرێکەوە لەوانەیە لە فیلمەکانی لۆرد ئۆف دە ڕینگ شایان گوسیدەکان ڕۆلیەکێک لە ئێڵڤەکان بجێڕێ بیناسنەوە لەم هەفتەیە تەمەنی بۆ 63 ساڵ هیت لیجر لەم هەفتەیە ڕۆژبوونی وارتەندە ئەکتەرە کۆچی دوایی کردووە کۆتایی بە ژیانی خۆی هێناوە لە ساڵی 2008 کە ڕۆلی جۆکەری دەجێرا لە ساڵی 2008 پێشەوەی خەڵاتی ئۆسکار وەرگێ بە چەند هەفتەیە کۆتایی بە ژیانی خۆ هێنا بەڵام ئەم هەفتەیە ڕۆژبوونی بوو ڕۆبرت داونی جونیەر ئەو ئەکتەری ڕۆلی ئایرۆنمان دەجێڕێتێکە لە ئەکتەرە بەناوبانکان و پرداهاتەکان لە هۆڵیوود لەم هەفتەیە تەمەنی بۆ 58 ساڵ مارلن براندۆ ڕۆڵجێری گادفادەری ڕەسەن لەم هەفتەیە ڕۆژبوونی بوو لە ساڵی 2004 کۆچی دوایی کردووە مارلن براندۆ ئاجای دیڤان یەکێکە لەو ئەکتەرە هیندیا بۆلیوودا بەناوبانگانە لەم هەفتەیە ڕۆژبوونی بوو لە 2/4/1969 تەمەنی بۆ 54 ساڵ مایکل فاسپەندەر یەکێکە لە ئەکتەرە بە ناوازەکانی بەریتانیا لەم هەفتەیە ڕۆژبوونی بوو تەمەنی بووە 6 ساڵ خۆشەویستان دێنە سەر چەند ترەیلەرێکی نوێ هەم بە ڤیدیۆ و هەمیش پۆستەرە نوێیەکانتان نیشان دەدەم ئەو ترەیلەرانە لەم هەفتەیە بڵاوکرێنەوە ترەیلەرێکی نوێ لە بۆ فیلمی سیکرت ئینڤیژن بڵاوکرایەوە کە یەکێکە لە زنجیرە نوێیەکانی تۆڕی دیزنی پلس لەلایەن مارڤڵەوە دروست کراوە باسی نیک فیوری دەکات لە دوای فیلمی پێمابی سپایدەرمان فار فرۆم هۆم بوو کاتێکەوە بۆ دوایین جار نیک فیوریمان بینی لەو فیلمە نیک فیوری دەگەڕێتەوە ناو مارڤڵ باسی ئەوە دەکات چەندین ساڵە خەریکی چی بووە بۆچی دیار نەبووە لە فیلمەکانی مارڤڵ واروان نیک فیوری لێرە ڕوبەڕووی سکرۆڵەکان دەبێتەوە ئەو زۆرە بوونەوەرانی کە دەتوانن شێوەی خۆیان بگۆڕن پێیان دەوترێت شەیپ شفترن چەندین ئەکتەری ناوازە لەو زنجیرەیە بەشدارن بڕیارە لە هاوینی ئەم ساڵ ئەڵلقەی یەکەمی لە تۆڕی دیزنی پلس بڵاو بکرێتەوە دەینە سەر ترێلەرێکی دیکە لەم هەفتەیە بڵاوکرایەوە فیلمێکی نوێی پیکسارە یاخود دیزنی پیکسارە بە ناوی ئەلمنتال واتە توخمەکان فیلمێکی سەرنجا چێش دیارە و زۆر حەز دەکەم خۆم بیبیم لەبەرەوەی پیکسار هەموو کاتێک فیلمی ناوازەیان دروست کردووە فیلمەکە باسی ئاگر و وەروها ئاو دەکات دوو توخمی جیاواز لێرە دوو بوونەوەرن عاشقی یەک دەبن لە جیهانێکی خەیاڵی کە زۆر خەیاڵ دەبێگومان هەموو توخمەکان بێکەوە دەژین بەڵام ئایا هاوسەرگیریکردن لە نێوان ئاو ئاگر کارێکی باشە یاخود خراپە لەو فیلمەوە بە دیار دەکەوی وەروها فیلمەکە باسی توخمێکی وەکو جگە لە ئاو ئاگر باسی خاک دەکا باسی هەور دەکە یاخود با دەکا لەو جیهانە خەیاڵیە دەژین ترەیلەرەکەی زۆر سەرنجڕا کێشە بێگومان لەبەر کۆپیڕایت ناتوانین ترەیلەرەکانتان بۆ پەخشکەن بەڵام لە ئۆنلاین هەیە دەتوانن بینەری بن بێمە سەر ترەیلەرێکی دیکە کە لەم هەفتەیە بڵاوکرایەوە خەڵکەکی زۆر باسی دەکرد ئەویش فیلمی نوێی باربیە لەوانەیە باربی بناسن وەکو ئەو بووکەڵەیە بەناوبانگەی لە هەموو جیهان لەوانەیە هەموو کچێک لە ژیانیدا هەمجارێک بووکەڵەیەکی باربی بۆ کردرابێ لەم هەفتەیە ترەیلەرێکی لە بۆ بڵاوکرایەوە یاخود تیزەرێکی بۆ بڵاوکرایەوە مارگۆت ڕۆبی لێرە ڕۆڵی باربی دەجێڕێ وەکو فیلمەکە دەبینن بە فیلمێکی هۆلیوود ناچێت لەبەر ئەوەی فیلمەکە بە ستایلێکی ناڵێم کارتونی بەڵام بە ستایلێک دروست کراوە لەوانێ بۆ تەمەنێکی بچوک بێ بەڵام فیلمەکە بۆ تەمەنێکی بچوک نییە بەمە بەست بەو شێوەیە دروست کراوە گرێتا هێروینگ کاری دەهێنانی بۆ ئەو فیلمە کردووە هەرێکە سیمیلو کە یەکێکە لە ئەکتەرە نوێیەکان وەروەها چەندین ئەکتەری جیاواز لەو فیلمە بەشدارن بڕیارە ئەو فیلمە لە پێمابی مانجی هەشت لە سینەماکانی جیهان تەنیا لە سینەماکان نمایش بکرێت بێمە سەر ترەیلەرێکی دیکە هەر لەم هەفتەیە بڵاو کرایەوە یەکەم تیزەر ترەیلەری فیلمی ئەکستراکشن دووە کە یەکێکە لە فیلمە ناوازەکانی دوو دروستکەری بەناوبانجی فیلمەکانی ئەڤێنجەرس کە پێیان دەوتێت ڕوسۆ برادرز برایانی ڕوسۆ فیلمی زۆر ناوازەیان دروست کردو لە فیلمەکانی ئەڤێنجەرس ئینفینیتی وار فیلمی زۆر باشی تێدایە کریس هامسوۆرت لێرە لەو فیلمە لە بەش یەکەم زۆر ناوازە بوو بەشی دووەمیشی باسی دوای ڕووداوەکانی بەش یەکەم دەکە کاتێکە کە ئەو کارکتەرە لەوانەیە شتێکی بەسەر بکات سپۆیل ناکە بۆ کەسانی کە نەیان بینیوە فیلمێکی فول ئەکشنە ناوازەیە دیمەنش تێدا کە زۆر دوور درێژە بە شێوەی ئەکشن زۆر سەرنجڕاشێش دیارە ترەیلەرەکەی جوانە لە 16 لە سینەماکان نمایش دەکرێت بێمە سەر فیلمێکی دیکە کە لەم هەفتەیە ترەیلەرێکی نوێی بۆ بڵاو کرایەوە فیلمێکی
فیلمێکی ئەنیمەیشنە بە ناوی سپایدەرمان ئەکرۆس دە سپایدەر ڤەرس نوێترین فیلمی سپایدەرمانە لەوانەیە بڵێن هەموو ساڵێ شتێکی نوێی سپایدەرمان دەبینیم بێگومان لەبەرەوەی سپایدەرمان پارەیەکی زۆر بۆ هۆلیوود کۆ دەکاتەوە یەکێکە لەو کاراکتەرە بەناوبانگانەی هەموو منداڵێک حەز دەکات یاخود هەموو منداڵێک دەیەوێ فیلمێکی هەبێ یاخود فیلمێک ببینێ یاخود زۆرە چۆن دەڵێ یاریەکی سپایدەرمانی هەبێ بۆ چکە پارە کۆ دەکاتەوە لە بۆ کۆمپانیای سۆنی وەروەها کۆمپانیەکانی هۆلیوود لەم هەفتەیە فیلمی ترێلێکی بۆ بڵاو کرایەوە کە باسی مایلز مۆرالز دەکا سپایدەرمان ڕەشپێستەکە لە ناو جیهانی سپایدەرمان ئەکرۆس دە سپایدەرڤەرس واتە هەموو سپایدەرمانەکان دەبینین سپایدەرمانی ئافرەت دەبینین سپایدەرمانی پیاو دەبینین زۆر سپایدەرمانی جیاواز دەبینین خۆشەویستان عندك لو دیمەنانە دەبین خۆشەویستان دەمەوێت ڕیزبەندێکی فیلمەکانی مارڤڵتان بکەم وەکو دەبینیم گرافیکێکی زەبەلەحمەندانەوە سەرجەم فیلمەکانی مارڤڵی تێدایە کە تاوەکو ئێستا بڵاوکرانەوە گرافیکەکە گەورەیە بابەتەکان زۆرن بەڵام هەوڵ دەدەم بە کورتی باز لە سەرجەم فیلمەکان بکەم بە کورتی لەبەرەوەی لە 1-2 هەفتەی ڕابردوو هەڵسام هەموو فیلمەکانم سیر کردەوە بۆ ئەوەی بەنیگایەکی جیاواز بزانم ئایا فیلمەکانی مارڤڵ باشن یان خراپن و باشترینەکانیان کامانن خراپترینەکانیان کامانن بێگومان لە یەکەم فیلمی مارڤڵ دەست پێ دەکەم کە لە ساڵی 2008 بڵاوکرایەوە ئەویش فیلمی ئایرۆنمان یەکە یاخود یەکەم فیلمی ئایرۆنمانە فیلمێکی ناوازە بوو بە بڕای من شایانی ئەوەیە کە لایکێک وەربگرێ لەبەرەوەی تاوەکو ئێساش فیلمی لەو شێوەی مارڤڵمان نەبینیوە کە چیرۆکی زۆر واقعی بێ هەرچەندە خەیاڵی زانستیدا بەڵام بە شێوەیەکی واقعی چیرۆکی خۆی دەجێڕێتەوە هەر لە 2008 فیلمی The Incredible Hulk بڵاوکرایەوە هەرچەندە کاراکتەری هۆڵک ئێستا هەمان کاراکتەر نییە کەسێکی دیکە ڕۆڵی هۆڵگەچێڕی بەڵام یەکێکە لە فیلمە ناوازەکان لە ساڵی 2010 فیلمی ئایرۆنمان 2 بڵاوکرایەوە پێم وابی لە بەشی یەکەمی ئایرۆنمان باشتر نییە بەڵام شتێکی واشی کەمتر نییە لەبەرەوەی خراپەکارێکی نوێی ڕووسی بەمە پیشاندا کە دەکرا لە بەشەکانی دیکەژمان بینی بە بەڵام هەر بۆ یەک جار بوو ئیدی کۆتاییان بەو کاراکتەرە هێنا لە 2011 دوو فیلم بڵاوکرایەوە لەلایەن مارڤڵی ئەویش فیلمی ثۆر و کاپتن ئەمریکا دە فەرست ئەڤنجەر بوو ثۆر زۆر خەڵک بەدڵیتی زۆر خەڵک بەدڵینی دەڵێن ثۆرە نوێیەکان خۆشترە هەندێک دەڵێن نەخێرە ثۆرە کواڵەتی بەرزتر بوو لە ڕووی ئەوەی کەوا زۆر گرنجیان بە کاراکتەر و هەیکەل و وەروە کەسایەتی کاراکتەرەکەدا من بەدڵم بوو بۆیە دوگمەی لایکم بۆی داناوە وەرا فیلمی کاپتن ئەمریکا دە فەرست ئەڤنجەر پێم وایە تاوەکو ئێستا باشترین ڕۆڵی کاپتن ئەمریکا لە فیلمێک جێڕاوی پێم وابی لەو فیلمەیە لە ساڵی 2012 گەورەترین فیلمی مارڤڵ تاوەکو ئەو کاتە بڵاوکرایەوە ئەویش فیلمی ئەڤنجەر بوو یەکەم بەشی ئەڤنجەر کە نزیکەی 1 ملیار دلار لە داهات وەکو داهات لە سینەماکان کۆی کردەوە وای لە هۆلیوود کرد بە شێوەیەکی جیاواز بیر بکاتەوە ئەگەر ئەو فیلمە سەرکەوتوو نەبا ئەو سەرجەم فیلمانەی دیکە دروست نەدەکران بۆیش ئەڤنجەر زۆر سەرکەوتوو بوو سەرجەم ئەو کاراکتەرانەی کە پێشوەختە ئاشنا بووین پێی لەو فیلمە کۆی کردنەوە ئایرۆنمان سێ پێم وابی لاواستنی فیلمی زنجیرەی ئایرۆنمانە بەڵام لە هەمان کاتیدا چێژی هەیە سەری کردی لەبەرەوەی دەتوانین بڵێن کۆتایی نا بەڵام پێش کۆتاییەکی بۆ کاراکتەری تۆنی ستارکدا فیلمی ثۆر دارک وۆڵد تاکە فیلمی MCU و یاخود مارڤڵە کە تاوەکو ئێستا بینیوانە ئەوەندەی کە باسم کرد بە شێر شێوەکان فیلمێکی زۆر باش نەبوو بۆیش نیمچە لایکم بۆی داناوە لەبەرەوەی ئەو فیلمە بوو کەەوە مارڤڵ پێویست بوو خۆی چاکاتەوە فیلمێکی باشترمان پێشکەشکە ئەو واشیان کرد کاپتن ئەمریکا دە وینتر سۆلجەر یەکەم فیلمی توانم بڵێ مارڤڵە کە بە شێوەیەکی زۆر باسی دیبلۆماسیەت و سیاسەتی وڵاتان و مەسلەی ئەوەی کەەوە سوپەر هیرۆ ئایا کەسانی باشن یان خراپن پێویستە حکومەت کۆنتڕۆلیان کە کۆنتڕۆلیان نەکە لەو فیلمە دەستی پێکرد Guardian of the Galaxy لە ساڵی 2013 بڵاوکرایەوە فیلمێکی زۆر سەرنجڕاکێشی فانتەسی خەیاڵی زانستی گردردونی بوو لە بۆ جیهانی مارڤڵی دەوڵەمەندتر کرد فیلمی Avengers Age of Ultron لەگەڵ ئانتمان لە ساڵی 2015 بڵاوکران دوو فیلمی زۆر سەرکەوتون بە تایبەتی Avenger Age of Ultron من وەکو خۆم زۆر بەدڵم بوو کاپتن ئەمریکا سیڤڵ وۆرمان هەیە لەگەڵ دکتۆر سترێنج و هەردووچیان لە ساڵ 2016 بڵاوکرانەوە هەردوو فیلم پێمای بە تایبەتی کاپتن ئەمریکا لەلایەنە سیاسیەکەی کە هینایە ناو مارڤڵی لەگەڵ دکتۆر سترێنج لایەنە جادوویەکەی هینایە ناو مارڤڵی پێم وابی دوو فیلمی زۆر باش بوون لە 2017 Guardians of the Galaxy Volume 2 مان هەیە کە لەو فیلمە بوو پێم وابی کاراکتەری سیلڤستر ستالۆن یاخۆ ڕۆکی ڕامبۆ هاتە ناو جیهانی مارڤڵ هەرچەندە تاوەکو ئێستا نەمان بینیوەتەوە بەڵام زۆر سەرنجڕاکێش بەو فیلمە سپایدەرمان هۆمکەمینگمان هەیە لە 2017 ثۆر راگنەرۆک
دنیایکی کۆمیدیان هینەنا مارڤڵی بەڵام بە شێوەیەکی باش ئێستا باز دەکەم بە شێوەیەکی خراپیشە و کاریان کرد دوو فیلمی زۆر باش بوون بلاک پانتەر یەکەم کاراکتەری ڕەشپێستی سوپەر هیرۆ هینایە مارڤڵی زۆر باش بوو ئەڤێنجەرز ئینفینیتی وۆر یەکێک لەو فیلمانێک کە زیاتر لە پێما بین نزیک 2 میلیارد دلاری کۆ کردەوە لە بۆکس ئۆفیس فیلمێکی ناوازە بوو لە 2010 لە پاش ئەڤێنجەر ئینفینیتی وۆر فیلمی ئانتمان ئەند دە واسپمان هەیە دووەم فیلمی ئانتمانە فیلمێکی سەرکەوتوو بوو بەدڵم بوو فیلمێکی باشە کاپتن مارڤڵمان هەیە کاراکتەرێکی نوێیان هێنایە مارڤڵی کاپتن مارڤڵ یەکەم جارەکەەوە کاراکتەرێکی مارڤڵ دەبینەوە پۆستەرانە هەر هەمویان پیا و پاڵەوانەتی مارڤڵ دەکات بەڵام لێرە کاراکتەرێکی ئافرەتیان هینە بەهۆی ئەو ئەجندانوێی لە هۆلیوود لە ساڵی 2009 دەستی پێکرد کە دەبی ئافرەتەکانیش ببنە پاڵەوان فیلمێکی باشە بە بڕوای من بەڵام زۆر خەڵکیش بەدڵی نییە بەهۆی ئەوەی کەوا دەڵێن ئەجندایەکیان بەکارهینەیە کە ئافرەت هەموو شتێکە و پیا و زۆر گرنگ نییە لەو فیلمە دەستی پێکرد ئەو کێشەیە و تاوەکو ئێستاش ئەو کێشەیە لە هۆلیوود هەرماوە ئەڤێنجەر ئەندگەیم پێماوی باشترین فیلمی ئەڤێنجەرە تاوەکو ئێستا بڵاو کرایتەوە زیاتر لە 2.5 میلیارد دلاری کۆ کردوێتەوە پارەیەکی خەیاڵی لە بۆ مارڤڵ یەکێکە لە فیلمە سەرکەوتوەکان سپایدەرمان فار فرۆم هۆم یەکێکە لە فیلمە ناوازەکان فیلمێکی زۆر باشی سپایدەرمانە جێک جڵنهۆڵ تێدایە زۆر ناوازەیە تۆم هۆڵاندیش شانگچی یەکەم فیلمی مارڤڵ بوو کاراکتەرێکی سوپەر هیرۆی ئاسیایی بخاتە ناو مارڤڵ پێم وانییە وەکو خۆم فیلمێکە باشە بەڵام بەکو خۆم پێم وانیە دڵخوازنی فیلم بێ لە ناو مارڤڵ بۆیەش من دوو دڵم لێ کە فیلمێکی زۆر باشە یان زۆر خراپە بەڵام بەداخەوە خراپترین فیلمی مارڤڵ ناڵێم خراپترین بەڵام یەکێک لە فیلمە خراپەکان ئیتەرناڵسە کە کارەسات بۆ فیلمە نەدەبێت بڵاویان کردباوە کاستێکی زۆر باشە نەستافێکی زۆر باش بەڵام هەوڵیاندا چۆن دەڵی پاڵەوان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە عێراق لەسەر ڕابردووی عێراق مەسلەی بابیلۆن و ئەمانە کاراکتەر دروست بکەن پاڵەوان دروست بکەن بەڵام نەیانتوانی فیلمەکە زۆر خراپ بە بڕوای من سپایدەرمان دووبارە گەڕایەوە بۆ ڕۆزگارکردنەوەی مارڤڵ فیلمێکی زۆر باشیان بڵاو کرد لە 2021 فیلمەکە زۆر سەرکەوتوو بوو داکتۆر سترێنج مالتیڤەرس ئۆف مادنس پێم وابوو یەکێک بوو لە خراپترین فیلمەکانی مارڤڵ پەلەی لێکرا وەروە فیلمەکە زیاد لە حد کۆمیدیە کە نەدابی کۆمیدی بی لەبەرەوەی فیلمەکە خۆی بە جددی وەردەگری لە هەندێک کات بەڵام لە هەندێک کات کۆمیدیاکەی وا دەکە خەڵک بە شێوەیەکی جددی چیرۆکەی وەرنەگری ثۆر لەڤ ئەند تەندەر لێرە باسم کردەوە ثۆر فیلمێکی زۆر ناوازە بوو لە 2011 بەڵام لێرە لە 2022 بەڕاستی خراپترین فیلمی MCU مارڤڵیان دروست کرد کە فیلمەکە زیاد لە حد کۆمیدیە تەنانەت گاڵتە بە کاراکتەری ثۆر دەکات ئەوەندە بێمانەیە و خەڵکەی زۆریش ناڕازیە بەڕاستی بۆ ئێستا وەکو ئێستا دەبینین 2022 2021 فیلممان هەیە بۆ ئێستا وەکو ئێستا دەبینین کەەوە فیلمەکانی مارڤڵ ژمارەیان کەمتر بووە پێم وابی ثۆر دەبڵ دیسلایک نەبووی دانێ دوو دیسلایک پێم وابی خراپترین فیلمی مارڤڵە بلاک پانتەرمان هەیە بەشە نوێیەکەی بەنای وەکاندا فۆرێڤەر پێم وابی فیلمێکی خراپ بوو ئانتمان کوانتمەنیە پێم وابوو ئەوەش یەکێک بوو لە خراپترین فیلمەکانی ئەم ساڵ خۆشەویستان دەینە سەر چەند هەواڵێک کە لەم هەفتەیە بڵاو کرانەوە بە تایبەتیش دەمەوێتەرنستا ڕاتشم بۆ فیلمێکی نوێ کە شڕێک پێنجە لەم هەفتەیە بە فەرمی هاشکرا کردەوە فیلم و زنجیرەی نوێی شڕێک لە بەرەمێنانە و فیلمەکەش ستافی ڕەسەن دەگەڕێنەوە فیلمە شڕێک لەوانەیە ئەو کەسان بگمان کەس هێفت شڕێکی نەبینی بێ یاخود هەرچنە پۆستەرێکت بینیەوە وێنەیەکت بینی ئەوەندە بەناو بانکە خەڵکەی زۆر دەڵێن شڕێک پێنج پێویستە زوو بڵاو بکرێتەوە مایک مایەرز دەڵێ ڕازیم کامرۆن دیاس کە ڕۆلی فیۆنا دەجێڕێ مارک مایەرز بێگومان ڕۆلی شڕێک دەجێڕێ کامرۆن دیاس ڕۆلی فیۆنا ئێدی مەرفی ڕۆلی گوێدرێژەکە دەجێڕ دەڵێن رازین بگەڕێنەوە بەڵام پێویستە چیرۆکێکی باشمان پێشکەشکەن وەروە ستودیۆی دریم وەرکس بە فەرمی ڕایگەیاندکەوە زنجیرەیەکی تەلەڤیزۆنیش لەناو جیهانی گوێدرێژەکە بە تایبەتی وەتەوە بێ شڕێک تەنیا گوێدرێژەکە دەنکی لە بەرەمێنانە پێم وابی فیلمێکی سەرکەوتوو دەبی لەبەرەوەی بەشی ڕابردووی زۆر باش نەبوو بەڵام فیلمی پوسن کاتیان بڵاو کردەوە پشیلەکەی شڕێک ئەو زۆر سەرکەوتوو بوو کانی خەڵاتی ئۆسکاریش بوو دێمە سەر بابەتێکی دیکە هەواڵێکی گەورە لەم هەفتەیە لە بواری بەرەمێنانی فیلم ڕوویدا ئەبیش وێنەگرتن و بە کۆتا هاتنی بەشی دومی فیلمی جۆکەر بوو خەڵکەکی زۆر چاڕوانی فیلمی جۆکەرە لەبەرەوەی ئەو فیلمە بچووکەیە کە پێم وابی بە کەمتر لە 50 میلیۆن دلار دروستکرا و 1 میلیارد دلاری کۆ کردەوە وێنەگرتنی و وێنەگرتن بە کۆتا هاتوو لە 2024 بڵاو دەکرێتەوە هەروەها تۆت فلیپس دەرهێنەری ئەو فیلمە و دوو وێنەی بڵاو کردەوە کە لەیدی گاگایە لە ڕۆلی هارلی کوین و واکین فینکس لە ڕۆلی جۆکەر بێمە سەر بابەتێکی دیکە هەر لەم هەفتەیە جەیسن مەمەوە بە فەرمی ڕایگەیاند لە فیلمی پێشە بێنە سەر جەیسن مەمەوە ببورن بێمە باسی هاری پۆتەر بکەم خەڵکەکی زۆر بەخۆشمەوە ناڕازین لەو هەواڵە لەبەرچ هاری پۆتەر یەکێک بوو لە باشترین زنجیرە فیلمەکان لە هۆلیوود کە دروست کرا بەڵام هەر کاتێک هۆلیوود بیرۆکەی باشی نەمێنێ چ دەکا دێ فیلمە کۆنە زۆر پێشوازی لێکراوەکانی خۆی دووبارە دروست دەکاتەوە بە ئەجندایەکی نوێی هۆلیوود کە دەبی چبی دەبی ڕەشپێست تێدابی دەبی خەڵکەکی ئاسیایی تێدابی دەبی ئافرەت پاڵەوان بی هاری پۆتەریش بەو شێوازە لێ دەکەن چونکە ڕایانگەیان لەم هەفتەیە دەیانەوێ بە شێوەیەکی زنجیرە دووبارە چیرۆکی هاری پۆتەر دەست پێ بکەنەوە کە خەڵکەکی زۆر ناڕازی دەڵێن واز لە هاری پۆتەر بینن زۆر بە تەواوەتی و مەزبوطی کۆتایی پێهات
وازی لێبینن مێنەوە سەر هاری پۆتەر. دێمە سەر فیلمێکی دیکە هەواڵێکی دیکە لەم هەفتەیە ڕوویدا فیلمی ماینکرافتە لەوانێ زۆربەتان بەخۆشتان نامەنداڵەکانتان یاری ماینکرافتیان کردبی بۆیش هۆلیوود دەزانی بینەر هەیە بۆیش خەریکی دروستکردی فیلمێکە کە بە بڕای من بیرۆکێکی زۆر خراپە لەبەرەوەی زۆربەی کات فیلمەکانی کە لە یاریەکان وەردەجینە فیلمی زۆر باش نین زۆربەی کات فیلمی خراپن جیسن مەمەوە بە فەرمی ڕاگەیاندکەوە بەشداری لە فیلمی ماینکرافت دەکەم و فیلمەکە لە بەهاری 2025 تاوەکو ئێستا قسەیە هەیە کە نمایشی سینەماکان بکرێن بێمە سەر هەواڵێکی دیکە هەر لەسەر یاریەکان کە دەکرێنە فیلم Five Nights at Freddy یەکێکە لە یاریە زۆر ترسناکان کە من تاوە پێستم نەوێرامە تاویکەم لەبەرەوەی فیلم یاریش زۆر ترسناکەم یاری ترسناک بکرێتە فیلمی ترسناک لەوانەیە سەرکەوتوبی یەکەم وێنەشیان بڵاو کردو کە ئەو وێنەی فیلمەکەی ئێستا حالیان لە بواری بەرەمێنانن لە ئۆکتۆبەری ئەم ساڵ فیلمەکە بڵاو دەکرێتەوە هەشتا وێنەگرتن تاوانە بۆ بەڵام دەڵێن لە ئۆکتۆبەری ئەم ساڵ دەیانەوێت فیلمە بڵاو بکەنەوە دێمە سەر بابەتێکی دیکە هەواڵێکی دیکە باسی ڕیزدن ئیڤڵتان بۆ بکەم ڕیزدن ئیڤڵ لەم هەفتەیە بە فەرمی ڕاگەیەندراکەوە دووبارە دەست بە ڕیزدن ئیڤڵ دەکەنەوە ڕیزدن ئیڤڵ لەوانەیە زۆر بەتان بزانن کەەوە یەکێکە لە یاری بەناوبانگەکان بۆیش ئەوی فیلمەش سەرچاوەکەی لە یاریەکان وەگرتووە کاتی خۆی ئەو فیلمە زۆر سەرکەوتونە بوو بۆیش دەیانەوێت بە شێوەیەکی باشتر ئەو فیلمە دووبارە دروست بکەنەوە دەمەوێت راپۆرتێکتان پێ نیشاندەم لەسەر دڵخوازترین فیلمەکانمان بۆ ساڵی 2005 فیلمی زۆر باش تێدا بینن 18 ساڵ لەمە بەرتۆنێک فیلمی ناوازە بڵاو کرێنەوە ئەمڕۆ سەرنجتان ڕادەکێشین بۆ 20 لە باشترین و دڵخوازترین فیلمەکانمان بۆ ساڵی 2005 سەرەتاش ئاماژە بە چەند فیلمێک دەکەین لە لیستەکەی ئێمە نین بەڵام هەلیان پێ بدەن شایانی بینینە Charlie and the Chocolate Factory Wolf Creek Robots Electra Coach Carter Madagascar Iron Flux A History of Violence ژمارە 20 فیلمی Mr. and Mrs. Smith فیلمێک دوانەیەکی وەکو براد پیت و ئەنجلینا جوڵی وەکو دووسی دوو خۆشەویستی یەک هاوژین و هاوسەری یەک لە چیرۆکێک لەسەر خانەوادە لەسەر کار خیانەت باوەڕبێکتری کردو متمانە بێگومان شایانی بینینە ژمارە 19 Kingdom of Heaven شانشینی بەهەشت ئەو فیلمێ باسی سەرکردەیەکی کوردی مێژوویی دەکا ئەویش سڵاح الدین ئەیوبیە کاتێک هەوڵ دەدا قودس لە دەستی خاچپەرستان وەرگێ فیلمێکی مێژوویی داستانی لە دەرهێنانی ڕیدلی سکۆت و بە پاڵەوانەتی ئۆرلێندا بلوم ئێڤا گرین و لیام نیسن و ئاکتری سووری غاسان مەسعود وەکو سڵاح الدین ئەیوبی بەشدارە ژمارە 18 فیلمی The Island یەکێک لە فیلمە کەمباسکراوەکانی هۆڵیوودە هەرچەندە لەوانەیە لە زۆر ڕەوە کێشەی هەبێ بەڵام توانیت چیرۆکی کۆپیکردی مرۆڤ بکاتە ترێندێک لە هۆڵیوود بە شێوەیەک تا ئێستا باز بکرێ ئیوان مکرێگەر و سکارلەت جۆهانسن ناوازن لەم فیلمە ژمارە 17 فیلمی Four Brothers چوار برایەکە چیرۆکی چوار برا لە ئاندرێ 3000 مارک وۆلبرگ گارلەت هیلند و چویتل ئێجۆفەر دەجێڕێتەوە کە دایکیان لەلایەن مافیایەکەوە دەکوژێ و هەوڵی دۆزینەوە و تۆڵە سندنەوەی دەدەن شایانی بینینە ژمارە 16 فیلمی Wedding Crasher گەر حەز بە فیلمێکی کۆنی کۆمیدی ئۆون ویلسن دەکەن بە هاوبەشی ڤینس ڤۆن و ڕیچل مگادەمس و کریستۆفەر واکنی تێدا بێ تێکدانی ئاهەنگی هاوسەرگیری فیلمێکی زۆر بەچێژی خێزانیە ژمارە 15 فیلمی فانتاستیک فۆر پێشەوەی کریس ئێڤانس ببێتە کاپتن ئەمریکا لە فانتاستیک فۆر ڕۆڵی هیومن تۆرچ دەجێڕا ئەو سەردەمەی کەوا جسکە ئەڵبا بە ڕۆڵی سوزن ستۆرن و ئایۆن گرۆفەت بە ڕۆڵی ریت ریچاردس و مایکل چیکلز بە ڕۆڵی بن ڕێن لە فیلمی فانتاستیک فۆر لە سەردەمێکی زێڕینی فیلمی سوپەرهیرۆیی لە بیر نەکرا و پێشکەشیان کردین ژمارە 14 فیلمی کراشی 2005 خاوەنی خەڵاتی ئۆسکارە بە باشترین فیلمی ساڵی 2005 چیرۆکێک لەسەر ئاکامەکانی هێرشەکەی 11 سپتێمبەر لە ئەمریکا و ڕوخانی دووتاوەرەکە و هێرشی ڕەگەزپەرستان بۆ هەر مسلمانێک ڕەنگپێستێکی جیاواز لە وڵاتە شایانی بینینە ژمارە 13 فیلمی The Jacket فیلمێکی خەیاڵی زانستی توندی ساڵی 2005 فیلمێک کە ئەیدریان برۆدی ڕۆڵی سەربازێکی دێڕینی وڵاتەکەی دەجێڕێ بە ناوی جاک ستاکس پیاوێک دوای گەڕانەوەی لە جەنگ دەبێتە کۆیلەی ژێردەستی زانایەک تاقیکردنەوەیەکی زۆر ژیان تێکدەر و دەروون لە ناوبەری لەسەر دەکا ڕەهندەکانی کات زەمان ناسینی خەڵک لە بیر بکە جگەلەوەی فیلمێکی خەیاڵی زانستیە پێم وایە فیلمێکی زۆر تراژیدیشە شایانی بینینە ژمارە 12 فیلمی House of Wax ماڵی مۆمەکەی ساڵی 2005 فیلمێکە زۆری نەمان بینیمانە بەڵام شایانی دووبارە سەیرکردنەوەی بەهۆی بیرۆکەت جیاوازە و ترسناچیە سەیرەکەی گەرچی وەکو کوواڵەتی فیلم لەوانەیە زۆر باش نەبێ لەو جۆرە فیلمانەیە دەزانین زۆر باش نییە بەڵام لەبیر نەکراوە و چێژی خۆی هەر هەیە
ژمارە 11 فیلمی The Amityville Horror یەکێک لەو فیلمانەی کە تا سار ئێسقان بینەر ڕادەچڵێنێ فیلمێکی تۆقینەر کە باسی پیاوێک دەکە هەوڵی کوشتنی سەرجەم ئەندامانی خێزانەکەی بدە بۆی ئەوەی شەیتان پێی بکە چیرۆکێک بە پێی دەرهێنەری فیلمەکە بێت لە ڕووداوی ڕاستەقینە وەرگیراوە خانوەکە و چیرۆکەکەیان وەکو خۆی دروست کردوێتەوە ڕایان ڕێنۆڵدز پێشەوە ببێتە دێدپول لەو فیلمە ڕۆڵێکی زۆر جددی وەردەگرێت ژمارەدا فیلمی Star Wars Episode 3 Revenge of the Sith دوا فیلمی هەیجن کریستن و ئیوان مکڕێگەر لە ڕۆڵەکانی دارت ڤیدەری بەتوانە و ئیوان مکڕێگەر بە ڕۆڵی ئۆبیوان کنۆبی لەبیر نەکرا و Revenge of the Sith تاریکترین فیلمی Star Wars و جددیترین فیلمی زنجیرەکەی و شایانی بینینە ژمارەنەوە فیلمی باتمان بیگینز یەکەم فیلمی زنجیرە فیلمی باتمانەکەی دەرهێنەر کریستۆفەر نۆڵان و ئەکتەر کریستن بێڵان بە ڕۆڵی باتمان و بروس وین هەرچەندە دەڵێن لاوازترین فیلمی سێ فیلمەکەی دارک نایتە بەڵام باتمان بیگینز پێویستی بە سەیکردنەوەی دوانوسیان هەیە بۆ ئەوی بە تەواوەتی لە فەلسەفەی کارکتەری هێنری دوکاردی لیام نیسن تێبگەین ژمارە 8 فیلمی سینسری ئەو فیلمە ڕەش و سپی و سوورە پڕخوێنەی هۆلیوودە یەکجار سەرنجڕاکێشە و چیرۆکێکی کلاسیکی تاماکاری پڕخوێنی هۆلیوود بە تاموسێژی فیلمەکانی ساڵانی 50ەکانی ڕابردوو دەجێڕێتەوە میک ڕۆک بروس ویلز جەسیکا ئەلبا کیلف ئۆون ڕۆڵێکی ناوازە پێشکەش دەکەن ژمارە 7 فیلمی War of the Worlds جیاوازترین فیلمی تۆم کروزە کە توانی زیاتر لە 600 ملیۆن دلار لەو ساڵە کۆکاتەوە تاوەکو ئێستاش خەڵکی حەز بە بەشی دۆمی و فیلمە دەکەن چی ڕوودەدا گە ڕۆژێ بوونەوەرە ئاسمانیەکان لەژێر خاچی زەویەوە دەربێن و هەوڵی داگیرکردنی هەسارەکەمان بدەن و دواتر وا بیر بکەینەوە ئەوان هەر لێرە بوون ناوازەیە بینەری بن ژمارە 6 فیلمی Lord of the War یەکێک لە فیلمە زۆر باشەکانی نیکۆلاس کەیج جێرڵدی تۆ و ئیثن هۆکە فیلمێک لەسەر گەورە بازرگانێکی چەک و تەقەمانی ئەمریکی چەک دەفرۆشێتە هەموو کەسێک بە تیرۆریست و وڵاتانی جیاواز تا جەنگ هەر بەردەوام بێ و ئەوی شەرقازانج بکە چیرۆکەکەی لە ڕووداوی ڕاستەقینە وەرگرتووە و ناوازەیە ژمارە 5 فیلمی کۆنستتین یەکێک لە باشترین فیلمەکانی کیانۆ ریڤز بە ڕۆڵی جۆن کۆنستتین فیلمێکی فانتەسی و ترسناکی سوپەرهیرۆیە پیاوێک ڕوبەڕووی ئەو ئەهریمەنانە دەبێتەوە دەیانەوێت لە دۆزەخەوە بێنە سەرزەوی چیرۆکێکی زۆر تراژیدیش دەجێڕێتەوە نواندە نایابەکەی کیانۆ ریڤز کلاسیکیە ژمارە 4 فیلمی The Exorcism of Emily Rose یەکێک لە تۆقینەرترین فیلمەکانی مێژووە یەکێکە لە باشترین و چیرۆکە ترسناکانەی هۆلیوود زانیویەتی بیجەڕێتەوە لە نیگای پارێزەرێکی بێباوەڕ و قەشەیەکی باوەڕدار لەسەر کچێک بە ناوی ئێملی ڕۆز کە ڕووداوێکی مێژوویە و ڕبەڕاستی ڕوویداوە کاتێک بە قسەی قەشەکە بێ چەندین شەیتان هێرشیان کردوتە سەر لاشەی ئێملی ڕۆز جێنەفەر کارپێنتەر نمونەیە لەو فیلمە تۆقینەرە 18 ساڵانیە ژمارە 3 فیلمی هاری پۆتەر and the Goblet of Fire چواران فیلمی هاری پۆتەری ناوازەیە چیرۆکی هاتنەوەی ڤۆڵدمۆردە پاشایە خراپەکارە تاریکەکە دەجێڕێتەوە ڕۆبەرت پاتنسنی تێدایە بێگومان شایانی بینینە ژمارە 2 فیلمی Walk the Line یەکێک لە باشترین فیلمە میوزیکاڵەکان و بایۆگرافیەکانی هۆلیوودە چیرۆکی ڕاستەقینەی گۆرانی بێژی بەناوبانجی ئەمریکی جۆنی کاش دەجێڕێتەوە کە واکین فینیکس براوەی خڵاتی ئۆسکار ڕۆڵی جۆنی کاش دەجێڕێ ریز ویدرسپون ڕۆڵی جۆن کارتەر دەجێڕێ فیلمێ هەموو کەسێ پێویستە بیبینێ بەهۆی پەیامەکەی کە هەوڵدان و نەوەستانە ژمارە 1 فیلمی کینگ کۆنگ باشترین و دڵخوازترین فیلممان بۆ ساڵی 2005 بێگومان کینگ کۆنگی دەرهێنەری بلیمە پیتەر جاکسنە فیلمێکی مێژوویی لەسەر مەیمونە زەبەلاعەکە لە دوورگیە هەرە سەرنجاکێشەکە و تەڵەیەکی ژیان و مەرگ جاک بلاک نایۆمی واس ئەیدریان برۆدی ئاندی سەرکس لەو فیلمە مێژوویە بەشدارن فیلمێکی نایاب بە مێژوو دەمێنێتەوە فیلمێک بە ئیشقی سینەما دروست کراوە کە تاوەکو ئێستاش هۆلیوود لەوانەیە نەتوانن بەو ڕیالیزمە گرافیک لەگەڵ سینەماتۆگرافی تێکەڵ بکەن بەو شێوەی کە پیتەر جاکسن لە ساڵی 2005 ئەنجامی داوە خۆشەویستان دێمە سەر بۆکس ئۆفیس پرداهاتی فیلمەکانی ئەم هەفتەیە هەوڵ دەدەم بە خێرایی هەرمووتا بۆ باز بکەم فیلمی Dungeons and Dragons لەم هەفتەی هاتە پلەی یەکەم بە کۆکردنەوەی 38.5 ملیۆن دلار داهاتی گشتی گەیاندە 71 ملیۆن دلار فیلمێکی دەتوانم بڵێم نینتە سەرکەوتووە لەبەرەوەی بودجەکەی تۆزێک زۆرە 151 ملیۆن دلار فیلمێکی فانتاسی خیاڵی زانستیە کریس پاینی تێدایە وەکو ڕۆڵی سەرچی دێمە سەر پلەی دووەم لەم هەفتەیە لە بۆکس ئۆفیس فیلمێکی بێگومان هەفتەی ڕابردووە بەڵام هاتوۆتە سەر پلەی دووەم بەهۆی ئەوەی کەوە فیلمەکان هەفتانە دادەبەزن بەهۆی کەمکردنەوەی داهاتیان 28.2 ملیۆن دلار داهاتی ئەم هەفتەی فیلمی جۆن ویک 4 244 ملیۆن دلار کە داهاتیش زۆر باشە بۆ فیلمێک بودجەکەی 100 ملیۆن دلار بێت تاوەکو ئێستا کۆی کردوێتەوە فیلمێکی نایابە بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا لە کوردستان نمایش نەکراوە بێمە سەر پلەی سێیان فیلمێکی نوێمان هەیە دەتوانین بڵێن فیلمێکی ئاینی مێژوویمان هەیە بە ناوی His Only Son تاکە کوڕەکەی خۆی باسی پەیامبەر ئیبراهیم دەکاتن کاتێکەوە
لە بۆنەیەک لەو کاتانەکەەوە بۆنەیەک دەکرێتەوە لە لای ئاینی یەهودیەکان کەوا باسی ئەوەی دەکەن هەرچەند لای ئێمە جیاوازە لای مسلمانەکان بەڵام لای یەهودیەکان تۆزێک جیاوازە باسی ئەوەی دەکەن کەوە چۆن خوای گەورە پێی وتووەکەوە منداڵەکەی خۆی ببەخشێت بەڵام فیلمەکە بە شێوەیەشی ئاینی دەڵێن یەهودی و کریستیانی چیرۆکیان وەرگرتووە کردویانە فیلمێک لەم هەفتەیە توانی 5.5 میلیۆن دلار تەنیا لە ئەمریکا وەروە داهاتی گرتیش تەنیا ئەمریکایە بکرێتەوە بودجەکەی زۆر کەمە بۆ ێش داهاتەکەی زۆر باشە لەبەر بودجەکەی تەنیا 250,000 دلارە فیلمێکی توانین بڵێن سەرکەوتووە لە هەفتەی یەکەمی نمایشی دێنە سەر پلەی چوارەمی ئەم هەفتەیە فیلمی سکریم 6مان هەیە لەم هەفتەیە توانیم لە پلەی یاخود چوارەم ببێنێتەوە 5.3 میلیۆن دلار داهاتی بوو لەم هەفتەیە لە پلەی پێنجەمی بۆکس ئۆفیس و کۆتا فیلمیش کە باسی بکەم ئەمڕۆ فیلمێکی دیکەیە کە فیلمی کریت سەیە فیلمی کریسێ توانی 5 میلیۆن دلار لەم هەفتەیە کۆکاتەوە تاواکەشش لە بۆکس ئۆفیس ماوە فیلمێکی زۆر باشە بەڵام بەداخەوە فیلمەشم نبینیوە تاوەکو ئێستا خۆشەویستان ئەوش پرۆگرامی بۆکس ئۆفیس بوو پێم وابی زانیاری باشمان باس کرد لە پیج و هەروە لە یوتیوبیش سەرجەم بابەتەکان بڵاو دەکەینەوە تا هەفتەی داهاتوو بەخوای گەورەتان دەسپێرم خوداتان لەگەڵ